بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاکێمن عەبدولقادر توێژەری کۆمەڵاتی و کاک بەختیار سەعید چاودێری سیاسی قسەکەین لەسەر ڕەخنە لە میدیا و لە دنیای کوردیدا. سوپاسان دەکەم بەخێرتان بێن بەخێر بێن سوپاسان دەکەم. کاک بەختیار با لە بەڕێستەوە دەست پێ بکەم دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە دەشێ بڵێن کە میدیای کوردی چوزانم دنیای کوردی لەسەر ئاستا جیاوازەکانی بۆتە مەشینە و بۆتە کارگەیەک بۆ بارهێنانی ڕەخنە بۆ چنی بەڕێز ئەمانی شتێش تەبیعی و سروشتیە بێگومان کاری میدیایی ئەگە بە شێوەیەکی گشتی لێ بڕوانیت بەشێک لە پانتایەکانی دەبێت ڕەخنەگرتن بێت و ئەم ڕەخنەگرتنە لەسەر پرانسیپی ڕێزگرتنی بەرامبەر و بنیادنەر و دروستکردن و ئەوە بگەڕێتەوە و مەرحەلەیە بەڵام ئایا ئەمە بەرامبەر کێ ئەم ڕەخنەیە و ئەم ڕەخنەیەکی ئیستیعابی دەکات و کێ دەتوانێت امتیساسی کە هەڵی مژێت و تەقبولی کات ئایا دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان لە پاش 26 ساڵ 27 ساڵ گەیشتوتە ئەو ڕای ڕەخنە لە ڕۆژنامەنووزە میدیا قبول کات و ئێمە قسەش لەسەرەوەکەین ئایا کێن ئەوانە کە ڕەخنە دەگرن چونکە بەڕاستی هەندێک ڕەخنە هەیە وەگەوە وایە بێ کەسێک بڵیت چاکتوانتۆڵێکی جوانی لە بەردایە بۆی باخەکە و جوانە وایە زۆر چاکە چێن ئەوانەی کە ڕەخنە دەگرن بوو مەگە کەسێ ماوەتەوە ینی لەم هەرێمی کوردستانە نەبوو بێ بە ڕەخنەگرە و ڕەخنە نەگرێت بەڵام دوجار ڕەخنەکانی ژەبێت تەصنیف بکەین ئەوەی کە ئەندامی حیزبێکە ڕەخنە لە حیزبێکی تر دەکرێت ئەمە ناچێتە بابی ڕەخنەگرتنەوە وەڕاستی ئەمە مەملانەیەکی حیزبیە ئەوەی کە پارتی بەرامبەر گۆڕانێکە گۆڕان بەرام پارتیکە یەکێتی بەرامبەر لانێکشتی کاری سیاسی و ملبلانەی سیاسی ئەوە نابێتە بابی حیزبەکان ڕەخنەگرتن نەخێرەوە ڕەخنەگرتن نیە من پێم وایە ئەوە ملولانێکی سیاسیە بەشێک لە سیاسیەکان دەیکەن و بەشێک لە میدیاکانیان تەوزیفی دەکات بۆیە ئەوان بە نوعی لە نوعەکان تەوزیفی دەکەن بە شێوازەکان چکە دوجار ئەو کاتی تۆ بەردەگریتە ماڵی خەڵک تۆ خۆ ماڵەکەی خۆشوشەیە بۆیە ئەمە نابێتە بابی ڕەخنە لای من ئەوەیە کە میدیای جدی لە وڵاتی منە ئایا میدیای جدیمان هەیە ئایا بەڕاستی ئێمە میدیای سەربەخۆشمان هەیە ئایا ڕۆژنامەنووسی سەربەخۆشمان هەیە ئەمانە هەمووی ئەگەر و گریمانەکانەوە دەتوانین لە تۆنی قسەداوە هەز دەکەم کە تۆ لە هەمووی بەگومان بی من گومانم لەسەر هەمووی هەیە بە دڵنیاییەوە ناتوانم تەماشای نەکەم چکە دوجار من دەڵێن ئەم کەناڵێکی بێلایەن و سەربەخۆیە کاتێک دەیبینم زۆربەی تۆپەکانی بۆ لایەنێکە و زۆربەی گوڵەکانی بۆ دووسێ لایەنی ترە ئەمە هەستەکەم ئەمە لە بێلایەنی خۆی لە بنتمانەی خۆی لە دیقەتی خۆی لە هەموو ئەو بابەتانی کە پێی دەڵێ ئێمە بێڕکابەرین ئەسڵ مەسەلەکە درۆکە بێڕکابەر نییە احتیمالە بێڕکابەر بێ لە تەرەفگیری یا دەڵێ ئێمە یەکەمین کەوا بێلایەنین کە سەیری میتۆدی کارکردنیان دەکەیت و سەیری حەلەقەی بەرنامەکان دەکەیت من پێم وایە ئەمە دەتوانێت ئەکەوێتە گومانێکی جدیەوە دوجار کاک شۆڕژێک ملاحەزەی زۆر جدی هەموو کە باسی میدیاکەی دەبێت باسی هەر سێلانی کەیت بیسترا و نووسین و بینراوەکانش ئەوەی لە بینراوە دەیبینیت بۆ خۆم ئەم کەناڵی و جەنابتان کەناڵی حیزبێکە و کۆتایی پیاتووە بەڵام دوو کەناڵی تر کە خۆیان داناوە بە ئەهلی بێلایەن سەربەخۆ کە دەیخوێنیتەوە نەخێر وان نییە ئەوەی یەک تۆست ڕوئایەکی جدی هەبێ بۆ شاشە دەتوانێت لە ماوەی یەک دانە سەعاتە و لە تەنها لە هەواڵەکانی هەڵی سنجێنێ ئەم کەناڵەت تا چەندێک و نسبیە تەوان بە ڕێژەی چەندە دەتوانێت بێلایەنی خۆی پاراست بێت بۆی ئەمە بەلای منەوە جێگەی سەرنجێکی زۆرە و هیچ کەناڵێک نابینم بە مۆتەق ناتوانم بڵم ئەو کەناڵانێک کە خۆیان ناوناوە ئاهلی و بێلایەن و سەربەخۆ دەتوانم بڵم ئاهلین دوو حیزب لە پشتێتی پشتی دەسەڵاتی تایە پشتی دوو بازرگانی تایە بەڵام بە کۆی گشتی ئەمانە بۆ خۆیان ئاشەکە لە پشتەوە دوو سێ کەس دەیجێڕن کە لە بواری سیاسە دەیانێت بۆ تەسفی لایەنەکانی تر بێت زۆر چاک کاکێ من بە بۆچوونی بەڕێزت بوونی ئەم هەموو ڕەخنەیە ینی بوونی ئەم هەموو ڕەخنەگرە لە ناو کۆمەڵگەی کوردی لە ناو میدیادا حاڵەتێکی ئاساییە تو ئەمە ناودنەی چی نەخێر حاڵەتێکی ناسایی نییە ڕەخنە بەرەنجامی ژیانی کۆمەڵایەتی کۆمەلگایە ئەگەر ژیانی کۆمەڵایەتی کۆمەلگا یاخۆژمانی کۆمەڵایەتی خەڵک بە ڕیتمێکی ئاسایی بڕات بە ڕێچکێکی سروشتی بڕات ڕەنگە پێویست نەکە هەموو کەسێک بێتە ڕەخنەگەر ئەگەر تۆ لە شەو ڕۆژەکە 24 ساعتی تەواتی کارەبات هەبێ ئەگەر موچە لە کاتی خۆیان وەرگری ئەگەر ئەزمووی دیموکراسی مارەسە بکرێ پنتەکانی دیموکراسی هەموو بنەمانی کە دیموکراسی بانگەشی بۆ کرێ هەموو هێز و لایەنە سیاسیانە هەموو کەسایەتیانە هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای
مەدەنی هەموو بانگەشانی کە هەڵیان گرتووە وەکو خۆی جێبەجێ بکرێ بە دڵنیاییەوە ژیانی خەڵکی ڕەنگە بۆ تاچێک کە ژیانێکی کۆمەڵایەتی هەیە لە ناو کۆمەلگایژی ئەوەندەی کە پێویستی بەوە بێ کە پێ بکەنێت کە جۆ لە گۆرانیەک بگرێت کە بچێ بۆ سەیرانێک کە جێوێکی تەرفیهی ببینێ ڕەنگە دنیای سیاسەت یاخود دنیای میدیایی ئەوەندە ئەو چێژی پێ نەبەخشێت ئەوەی کە ئێستا هەمومانی کردووە بە ڕەخنەگەر هەموو کەسی کردووە بە ناقید هەموو کەسێکی کردووە بەوەی کە بەردەوام لە شوێنی خۆی و بۆڵی بێت ڕنگدانەوەی ئەو ژیانە کۆمەڵایەتیە و دۆخە کۆمەڵایەتیە کە کۆمەلگاتیە بەس کاکی من ئەوە ئاسایی ینی وەزیفەی ڕەخنەگەر لە میدیاکارەوە لە ناو میدیاوە بێتە ناو ژیانی گشتی نەخێر لە هەموو دنیاە ئەگەر سەیری کۆمەڵانسە زۆ گەورەکانی جیهان بکەین لە فۆکۆ لە کانتەوە لە سارتەرە لەمانە ڕخنە هەمیشە ئیشی نخبۆ دەستە بژێرەکە بۆچی چونکە هەموو گۆڕانکارەکان کە لە کۆمەلگای ڕوودەدات هەموو شۆڕشە کۆمەڵایەتەکان هەموو زستنەوە کۆمەڵایەتی گەورەکان لە جیهاندا کە گۆڕانکاری ڕوئایەت بەرەنجامی ڕخنەیە بەڵام ئایا هەموو ئەو شتانی کە ئێمە ڕۆژانە ئێڵین ئەینووسین قسەی لەسەرەکەین لە دەستگاکانی ڕاگەاندنەوە لە میدیا و لە سوشیال میدیاوە ئایا ئەمانە ڕخنن بە بڕای ئێمە ناچێتە بابی ڕخنەوە چونکە بۆچی لەبەرەوەی کە ڕخنەگر کەسێکە بە ئارگومنت قساکە و ڕخنەگر کەسێکە هەمیشە لە پشت ڕخنەکانیەوە بەڵگە هەیە و هوشیاری هەیە و معریفە ئەدا بە پێچوانەوە خەڵکی بەڵام ئەوی لە ڕەنگە ئەوەی کە ئێستا لە کۆمەلگادا لە ناو کۆمەلگا هەموو کەس بۆ بە ڕەخنەگر و بەردەوامیش ڕەخنە دەگرێ بەبێ گەڕانەوە بۆ ئارگومنت ڕەنگە لەو متەڵەقەوە بێ کە فعلا ئەوەی لە هەرێمی کوردستاندا ڕوودا هەر شتێ بیگری پێویستی بە ئارگومنت نەبێ شتەکان ڕوون و ئاشکرایە بەڵام شتەکان ڕوون و ئاشکرایە بەڵام کەسی ڕەخنەگر کاتێک کە ڕەخنە ئەگرێت لە پاڵ ڕەخنەکە وەکوتم هوشیاریەیە و معریفەیە و ڕێگە دروستەکەت پێ ئەڵێ کەسی ئەگەر عیبارەتەکە جایز بێ کەسی عوام یاخۆ ڕەشوەچیەوەی کە بەردەوام بۆڵی هەیە قسە ئەکات ئەمە ناچێتە بابی ڕەخنەگرتنەوە چونکە ئەو شتاڵێتەوە کە زۆری نەئیڵێ هەمیشە ڕەخنەگر لە پشت قسەکردنەکانیەوە درگ هەیە پێی پێبردن هەیە و لە پاڵ ڕەخنەکەشە کە ڕەخنەکە ئەگرێت هەمیشە ڕێگاچاری پێوە ئەو ڕێگاچارە ناخاتە بەردەستی لایەنە پەیوەندیدارەکان کەسی ڕەخنەگر ئەگەرچی لە کاتی ڕەخنەگرتنەکان یا کەسی بەرامبەری ڕوبەڕوو ملکەچی نەبێ و خاصیعی نەبێ بۆ ڕەخنەکانی هەمیشە لە تەنهاییە کاتێک کە بە تەنها بێ بیری لێکات و وای لێکە کە بیخاتە سەر ڕێچکی ڕاز لەبەرەوە لە دنیای میدیایە یاخود لە دنیای ڕاگەیاندنا دوو چەمەکمان هەیە بە ناوی ڕەخنەی بنیادنەر و ڕەخنەی ڕوخێنەر ڕەنگە لە بنەڕەتە ئەم شتە هیچ بنەمایەکی نەبێت شتێک نییە بە ناوی ڕەخنەی ڕوخێنەر یاخود ڕەخنەی بنیادنەر ڕەخنە هەر ڕەخنەیە کاتێک کە تۆ ڕەخناگری بە ئامانجێک دێەوە کەسی ڕەخنەگر بۆیە کە ئەڵێن بێت جا بکرێتەوە لە خەڵکی کە بۆڵی هەیە یاخود قسەی هەیە یاخود هەڵچوونێکی کاتی هەیە لەبەرەوەیە کە وەکوتمان کەسی ڕەخنەگر کەسێکە کەسێکی تەواو ئارگۆمنتاویە کەسێکە کە ڕێگاچارەکان نەخاتە ڕووە کەسێکە کە ئەوەی کە زۆری نەپی پێ نابات ئەم پی ئەبات و ڕێگاچارەکان نەخاتە بەردەستی لایەنی پەیوەندیدار چه سڵتەی قەزایی بێت چ سڵتەی سیاسی زۆر کاکە بەختیار ئەوەی کە لەناو ژیانی گشتیدا لەناو خەڵکدا ڕوودەدا ئەگەر بە بۆڵەبۆڵ بیش بهێنین و ئەوەی کە لە ناو دەستە بژێردا 2000 ڕوودا بەڕەخنە توزانم ناوی بەرین بەڵام هەز ناکەیت لە هەردوو بارەکەدا کاردانەوەی دەسەڵات لە بەرامبەر هەر یە شتێکە سواز بە سەرنجەکانی هێمن شتێک کە زۆر سەرنجی ڕاکێشام ئەوەیە کە شتێک نییە ناوی ڕەخنەی بنیادنەر و ڕەخنەی دروستکەر بێت من ئەمێ قسە لەسەر جدی ئەوە بکەم منیش دەڵێم شتێک نییە ناوی ڕەخنە چونکە هەمومان ڕەخنەمان هەیە ئەزان کاکە شۆڕژێ من لە شوێنێک ئاژین پێڵم فەنتەلۆس ئەم فەنتەلۆسە سیاست بەرەنجامی کۆمەڵی خەڵکی ناسیاسی وڵات بەڕێوە دەبن زۆڵ سیاسەکان ناکە زوڵێ ناکەمانە تا دێنە تێکۆشەر و خەباتجێر و نێسە ببوونەتە ملیاردێر و بازرگان و مافیا لە وڵاتە داوانە یاسا هیچ یاسایەک پەیڕەو ناکەن دوێنێ کۆمنتێکم بووە تۆڵێ لە کۆگایەکدا فیلێک فەردەیە شەکری بردبوو مێلورەیەکیش دەنکێکی بەدەمەوە بوو وتی بڕیاراندا ئەوەی شەکری دزیوە بیگرن مێلورەکەیان گرت وتیان بۆ فیلەکە چونکە بەهێزە ئەزانین چ شتێکی لە وڵاتی من و توایە کام بوار هەیە ڕەخنە نەیگرێتەوە کام بوار هەیە وەکو هێمنیش باسی کرد کام بوارێ بەڕێچێکی یاسایی قانونی خۆی ڕۆژپێت و تا قسەی جدی لەسەر نەکرێت تۆ لە وڵاتێکدا ئەوە حاڵی پەرلەمانەکەت بێ و حاڵی حکوومەتەکەت بێ کاکە نەبووە لە وڵاتمە چۆن ڕەخنە ناگرم ئەم یارە بۆ یاخچێکی کەڕوڵاڵی ئاوایەکەی من لە فەیسبوک ڕەفیقی تۆم یانی تۆ بزانە خەڵک کەڕوڵاڵەکانی ئەم وڵاتی من نابیناکان و ئەوانەی خاوەن پێداویستابێتەکەیان ئەوانیش کێشە و گرفت و خەمێکیان هەیە سەرڕایەوەی کە هەمومان بوونێتە ڕەخنەگرت سەرڕای بوونی ئەو هەموو ڕەخنەیە وەکو بەڕێزش لە بابەتێکدا ئاماژەت پێداوە کەچی چوزانم
کەمترین گۆڕانکاری فکری کۆمەڵایەتی سیاسی لەم هەرێمەدا ڕوو ئەزانی کاکە ئەوەی کە دەبێت چی دیکە ڕوو بدات چی دیکە بگوترێت چی دیکە وەکو ڕەخنە ینی پێشکەش بکرێت تاوەکو تەغیرێکی کەمیش من ئێستاش ئەمە یەکێک وەستی ئەم ئیداری ئەم وڵاتم بۆ بکە ئەم سیستمی ناوی چییە من ئەوە تێنەگەیشتم بۆم تەحلیلکەن بەسم سیستمە ناوی چییە من چه سیستمێکە بەڕێوەچێت سەرۆکی پارتی سەرۆکی هەرێمە لە هەولێر لە دێگەڵە بەم لاوە قسەی ناخوا یاسان نییە پۆلیس نییە هیچ شتێکی بەدەست نیە لەم منتیقا ئەم برادرانی ئێرە کە یەکێتی نیشتیمانی لە هەولێر هیچیان بەدەست نییە سێ مانگە نەوتە فرۆشە باە ملیارێک و قسوور ئەڵەن پارەکەی دیار نییە یعنی تۆ جاران بێکێکە دەوت سێ محکەمەی لێگرتی ئێستا پێڵی مافیا پێکەنێت ئێستا پێڵی تۆ گەندەڵی پێکەنێت لە دەستگایەکە پیاوێکی پاکی تابێ بە حەوت دقە دەرکراوە من دەیان لیژنەی خەریکە ڕەخنەش لە بەهای یان لە هێزی نەما ئەم یوارە من سێ چوار بەڕێزی ڕۆشنبیرم بینی گورانمەجیدی گۆرانی بێش سوتفە لە شەقای مۆلە گوتی کاک بەختیاریتر لە ڕەخنە دەرچوو بێت ژینێو بین هەچەند ئەو بە نەمەتێکی سوحمە دوتی بەڵام من بۆ خۆم بە جدێت وەرێگرم چیە دەسەڵاتێک ئامادە نییە کە پەرلەمانتاریە بە بەڵگە دەڵێت ئەم وڵاتە و تاڵان کردووە ڕۆژنامەنووس بە بەڵگاڵێت تۆ وڵاتە و تاڵان کردووە سەیرێکا پێکەنێت هیچ جوابێکی نییە بۆ ئەم وڵاتە یعنی تۆ سێریکە ئەوەی کە بەسەر ڕۆ موچەخۆر یەک موچەخۆری ئەم وڵاتم پێ بڵێت هەر بڵێ شکر بۆم حکوومەتی کە هەمانە يعني ئەمە بەسیترین نمونەیە کە مندامت یەک چین و توێژ دەم حکوومەتە رازی نییە هەرچی بوارێ تکایەتی بۆ تەحیزبایەتی کردن ئەو تا میێوارە ئەم میێوارە وەزارەتی قافیشینە بۆ 3 مەلای دەرکردووە یعنی بۆ ئەوەی کە خەڵک مەشغوڵکەن باشترین شتەکە من زۆر لەسەری بڕۆم بەیانیڵ کاکە ئێمە شەڕی داعشمانێتەوە بە مادەی 4 ئێرهاتۆ تیرۆریستی لەبەر ئێمە شەڕی ئێرهابمانێ مەشغوڵ دەکەن شەڕی خورماتوو بۆ دروستەکەن کێشەی تری لاوەکیت بۆ دێنەوە تەنها بۆی کە خەڵک مەشغوڵکەن گاڵتیان بە وەزعەکە دێ من بە نمونە ئالێم ئەگەر دەرەنجامی ئەو ڕەخنانەی من و پەرلەمانتاران و کاکێ من و هەموو کەسایەتیانی وەکو جەنابێشی وایە خۆگەر هیچ نەبێ بەنسبەت ئێمە ڕاستیشکەین خۆ بەڵگەمان هەیە ئەی باشە نابێت دادگا لە وڵاتیا بانگمان کە بڵێ ئەرێ و بەڵگەتان کامەیە ئەی ناوی بڵێ کاکەم قسانەکردن چیە بۆ دادگا بۆ خۆشی هەموو دادوەرە بەڕێزانە لە من و تۆ باشتر خەمەکان دەزانن لە من و تۆ باشتر دەرکیان بە حساسیەتی وەزعەکە کردو لە من و تۆ باشتر گەندەڵەکان دەزانن ئێستا بڕۆ تۆ زیندانی ئەم شارە کە پێڵن سلێمانی زیندانی هەولێر بزانێ یەک مەسئول کوڕە مەسئول ژنە مەسئول کچە مەسئول دەسەڵاتدارێکە بینیتەوە هەمی کوڕی فەقیرە مۆبایلێکی دزیوە پاکەتە جگەرەی دزیوە بوتڵە غازێکی دزیوە سەعاتێکی دزیوە یعنی بەڕاستی ئەم شتم ئەمە ئەم تشتە تافیانەیە بۆیە دوایی لە بەرنامەکانی دەسەوی ئایا ڕەخنەکانی ئێمە بۆ هێوەیەکەوە بڕیاری چاکسازی بدرێت زۆر ساکە با قسە بکەین کاکێ من لەسەر هۆکارەکانی ئەوەی کە خەریکە واگەر چوزانمە وڵا خەریکە چی وا بزان وای لێ هاتووە کە خەریکە ڕەخنە لە بەهای خۆی خاڵی دەبێتەوە هۆکارەکانی ئەمە چین کاکێمە یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە ئەبێ جدیت بۆ ڕەخنە بژێرێتەوە یاخود ڕەخنە لە خودی ڕەخنە بژیرە جارێکی کە ئەمە وەکو جەنابەت باس کرد هەر کاتێک کە کۆی کۆمەلگا یاخۆ بە هەموو پێوەستان دەردە سیاسیەکان ئەگەر لە سا 5 لە ساسی مجتەمع زیاتر بوون بە سیاسی و کۆمەلگایە لە ڕووی کۆمەڵاسیەوە بە کۆمەلگایکی ناتەبیعی دانرێ لە کاتێکە لە سا 95 کۆمەلگای ئەمە هەمووی بە سیاست خەریکە چ مەجالیسە کۆمەڵایەتیەکانەوە چیتە ژن و ژنخوازیەکانەوە چتە پرسە و بەڵێنامەکانەوە چتە معرزی ئۆتۆمبیلەکانەوە چتە پێشەنگا کتێبوونی و دەوڵەتەکانەوە هەمووی هەر باسی سیاسەتە کەواتەمە لە ڕووی کۆمەڵاسی شەومان پێڵەکەم کۆمەلگایە بە ڕێچکێکی ناسروشتی خۆیان ئەڕواوە کاتێک کۆمەلگاش کە ئەکەوتە سەر ڕێچکی ناسروشتی بە دڵنیایەوە تاکانیشی هەمووی تاکی ناسروشتی دەرەچن هەمووی تاکی ناتەبیعی دەرەچن ڕەخنەش بە هەمان شێوەیە ڕەخنە لە هەموو دنیاە ئیشی نوخبەیەکە و نوخبە ئەکادیمیستێکن و ساڵانە توێژنەوە ئەبحاسی گرنگ پێشکەشەکەن و ئەمە ئەبحاسانە دەبنە سەرچاوی کەوەی کە حکومەت داتاکانی ناوی بە هەند وەرەگرێ و قسەی لەسەرەکات وایەکە بە ئەجندای کاری خۆی لە ئەنجومەنی وەزیران لە پەرلەمان لە لیژنە پەیوەندیدارەکان بەڵام وەکو کاک بەختیاوتی بەداخەوە کە ئێستا دۆخەکە وای لێ هاتووە تەنانیتر قسەکردن زۆر چاکە کاک هێمنجان ئەوەی کە ئێستا هەموو خەڵک بۆ بە ڕەخنەگەر یان زۆربوونی ڕەخنە خۆشی هۆکارێک نییە بۆ بێباغبوونی بەڵە بە دڵنیایەوە هەر شتێکە زۆر بوو ئێمە دایم ئەواڵین کە ئیتر هەیبەتی نامێنێ وردە هەیبەتی نامێنێت تۆ کاتێک کە بیرمان بێت لە سەرەتای 2000 بۆ نمونە یەکەم جار کە مۆبایل هات خەڵک یەکتری جارسەکە بێتاقەتیە کرد نوکەی بووە کرد یەکتری بێزارکردی وردەم حاڵەتە طبیعی بووەوە بە دڵنیاییەوە هەموو ئەو دیاردە کۆمەڵایەتیانەش وردەکە زۆر بوو لە بەرچاوی خەڵکە طبیعیە بێتەوە حاڵەتەکە وەکو حاڵەتێک وەرەگیرە کە ئیتر پێویست ناکە قسەی لەسەر کردی هەمووان بەردەوام قسەمانەیە هەموو شتەکان ڕەنگە لە مێژوویەکە ئیتر هەمویان دووبارە بن هەموو ئەو قسانی کە من و تۆی کەین ڕەنگە کەسی کەش بیکە و ڕەنگە بیزانێ و ڕەنگە تۆ زۆرجار بابەتێکی ئەکادیمیە نووسیت خەڵک هەر گاڵتەی پێ بێت چونکە هەمویان پیان وایەکان بابەتانە ئەزانن لەبەرەوەی کە کاتێک کە بینن ئیجرا
ئیجراءات ناکرێەوە کاتێک کە ئەبینی لە پرسیینەوە ناکرێەوە کاتێک کە بینن کە و ڕخنانەی کە لە ساڵی نەوەکانەوە هەتا ئێستا ئێمە یەک دنیا میدیای ڕخنەیمان هەبووە لە گروپی ڕاهەندەکانەوە بیگرێت ئاگاتە ڕۆژنامەی ئاوێنەوە هاوڵاتی و زۆرێک لە سایت و تۆڕە کۆمەڵاتەکان هەمویان بە بەرداوامی نووسری جدیمان هەبووە ڕخنی زۆر جدیان گرتووە بەڵام لە کایە کۆمەڵایەتی و سیاسەکەی ئەمانە هیچی کاری پێ نەکراوە لەبەرەوە ئەبینی تووشی جۆرێک لە مەلل تووشی جۆرێک لە ناومێدی بووە دۆخەکەەوە تێک ترنجاوە بە سەریەکە کە تەنانەت کادرە گەورەکانی باڵەکانی حیزبی ژێوارانیان بینە تەلەڤیزیۆن هەمیان وەکو ئێمە ڕخنەیانێ قسەیانەیە لە بابەتێکت کە لەبارەی ڕخنەوە نووسیتە پێ وایە زۆرینەی ئەو بابەتان یا بەشەشی زۆری ئەو بابەتانی کە ئێستا ڕخنە دەخرێنە ڕوو ئەوەندەی خۆ خاڵیکردنەوەیە شتێکی تر نیانی چۆن بەم نەتیجە گەیشتووی یان ئەمە ینی چی جارێ ئەمە ڕوونکەوە سەرتا ئاماژەم پێ هەمیشە کەسی ڕخنەگر کەسێکە کە ئەو شتاڵە کە زۆرینە درکی پێ ناکە ئەمەش پشت بەوا بەسەکەم باگراوندێکی معرفی قوڵی هەیەەوە هەمیشە ئەو شتا نابینە کە زۆرینە نایبینەوە هەمیشە و قسانەشەکە کە زۆرینە هەستی پێ ناکە بەڵام کاتێک کە کەسێک کارەباکی لە ماڵەوە بڕێ کەسێک موچەکەی تاخیرەوێ و کەسێک موچەکەی کەمەکرێتەوە حەشتێکی کۆمەڵایەتی حەشتێکی دەستە جەمعی کۆ بێتەوە قسەیەکەکرێ گروپێکی ناڕازی کاتی دروستە بێت و ئەچێتەوە ماڵەوە من پێی ناوترێ ڕخنەوە من پێی ناوترێ ناڕزاییەوە من پێی ناوترێ اعتصام ڕخنە کەسێکە کە ڕەنگە بۆ نمونە فەیلسوفە زۆر گەورەکان لەسەر ئاسی دنیا ڕابەرایەتی خۆپیشاندانی زۆر گەوریان کردووە لە نمونەوەکو باسم کرد کە فۆکۆر ساتەر ئەمانە هەمویان ڕخنەگری زۆر جدی بوون ڕەنگە لە کۆمەلگای ئێمە بە حکمی ئەو باگراوندە سیاسی کە کاک بەختیاریش باسی کرد وەها وەزعەکە دابەش کراوە تەنانەت نووسەران و ڕخنەگرانیش لە ئایدیای سیاسی بەدەرنین هەمویان بە شێوەیەک لە شێوەکان لەسەر لایەنێک مەحسوبن و کاتێک کە قسەی جدیش بکەن قسەکان ئەگەر لە ساڵحی کۆی گشتی کۆمەلگاش بێ و لە ساڵحی حکومەت و پەرلەمان و چاکی گشتی شابێت بەرامبەرەکەی لی وەرناگرێت لەبەرەوەی لەسەر لایەنێک مەحسوبە فەزا سیاسەکە دۆخێکی خوڵقانوە کە تەنانەت پرۆسی کۆمەڵاتی ئەمە پرۆسی پەروەردەیمان زانکۆکانمان مامۆستایانی ئاینی مزگەوتەکانمان میدیاکارەکانمان هەمویان بە شێوەیەک لە شێوەکان دابەشبوون بەسەر گروپ و دەستە کۆمەڵایەتە سیاسەکان لەبەرەوە کاتێک کە ڕخنی جدیش بگرن ڕخنەکەیان تەنها لەلایەن کۆمەڵێک کۆمەقبولە و لەلایەن کۆمەڵێکی ترەوە خۆ بەتاڵکردنەوە سەیرەکەی زۆر ساکە کاگە بەختیارجان بەجددی لە ئێستادا بۆ گوشار دروستکردن لەسەر دەسەڵاتی سیاسی ئێمە جارێشکە بۆ هەیبەت گەڕانەوەش بۆ ڕخنا چوزان ئەم مافە ئەم وەزیفەیە بگەڕێنینەوە بۆ ئیعلام باشتریان لێی گەڕێنەوە فەزاگشتەکەدا بمێنێتەوە و کاک شۆڕژدانی بەڕاستی بێ ئێمە قسەی جدیدەوە لەسەرەوە بکەین ئایا ئێمە لەم هەرێمەی ئێمە شتێکی ناوی یاسا بێت چونکە دوجار هەموو ئەم ڕخنانە دەبێت قاڵبێکی یاساییەوە کاری دەسەکرێت لەسەر و بەڵگانە تۆ کە ڕخنە دەگری من قسەیەوە ناکەم کابرایەک کاسبای پێشمەرگەیەکە مامۆسایەکە لە سەیری معیشەتی ژیانی خۆی دەکات و ئێستا تووشی کێشە بووە من قسە لەسەرەوەکەم لە وڵاتێکدا یاسا نەبێت ڕخن نەخاتە چواچەوەی یاسایەوە لە کاتێکدا ڕخنە دەخاتە چواچەوەی یاساوە دەبێت دەسەڵاتداران و بەرپرسانیش خاتە چواچەوەی ئەم یاسایەوە کە سەیرەکەی ڕخنە دەخرێتە چواچەوەیەوە بەڵام خەڵکانی تر نەخراونەتە یاسا تۆ پرسیارەکەی دەبێت بەڕێوەبەری ئەم دائیرەیە بە کالۆرسی هەبێت لەو وارەدا ئەمە شارەزایی هەبێ ئەمە نەکراوە دەکرێت ئەم موسسەیە نابێت بە کۆمپانیا نابێ ئەم کابرایە 10 ساڵ محافزی ئەم شارە بێ سەرەکی 12 ساڵ 15 ساڵ محافزی ئەم شارەیە بۆتە کۆمپانیاک بۆ خۆی و بنەماڵەکەی یەی سەیرەکەی ئەم حاکمە لەم شوێنە 10 ساڵە ماوەتەوە نابێت پرسیارکە ئەم حاکم بۆچی لەم شوێنە ماوەتەوە پرسیار ناکەی وەزیرێک چۆن نەبێت 12 ساڵ وەزیر بێ لە وڵاتێدا بە هەموو پێوەرێک دەبێت 4 ساڵ لە حکومەت بگۆڕێ حکومەت دەگۆڕێ ئەم وەزیرە ناگۆڕێ من بەدەر لەمە هەموو سەیری ئەمانەکەم یعنی کەسی شیاو لە شوێنی شیاو کە نادۆزیتەوە هەموو ئەم کایانە دوجار لەبیرە نەچێت من و تۆ هێمنیش دەزانی بینەرانیش دەزانن هەرچی چەمک و دام و دەستگای ئەم وڵاتی من و تۆ هەیە بە حیزبی کراوە یعنی لە هەولێر مامۆسای پارتی نەبێ حەدی نییە مدیری مەکتەب بێت حەدی نییە مشریفیش بێت لەژێر دەسەڵاتی یەکێتی شار وایە تێگاکە یعنی ئێستا بزانە یەک مەلای پارتی لە هەولێر مشکلێ بۆ دروستەکرێ هەر مەلاکان کە سەر بە یەکگرتو کۆمەڵن یا بزوتنەوەی ئیسلامی جاجار کێشەیەکیان بۆ دروستەکرێ مەلاکانی ئەوان پیان وتون ئێوە عایدی خۆمان و کۆتایی بێت چونکە ئەوەی دەسەڵات گەندەڵیەکە ئەم بۆیە پۆشێت بۆیە بەڕاستی نابێتە جێگەی ڕخن و سەرنج من قسەی جدیم لەسەر ئەوەیە لە وڵاتێکدا کە یاسا نەبوو سیستم نەبوو نازانی چۆن پەیڕەوی ئەم شتانەکەی لە وڵاتێکدا سەرۆکی پەرلەمانی لەم وڵاتەیە توی باسی چیەکەی ئەڵێ ڕخنە بخێنە حاشەیەکی لا کۆڵانەوە دەمێکە ڕخنە لە کۆڵان نایێت تۆ ڕخنە لە کیەکی جواب نایەتەوە زۆر مهمە لەگەڵ سەرۆکی حکومەت قسەکە لەی گەندەڵێ لە وڵا ڕاستەکەی ئەڵێ چاکی کەڵێ وەڵا ئینشاڵڵا هەوڵێین
کۆمەلگای مەدەنی باسی کرد کاگەمە کۆمەلگای مەدەنی لە 1970 گەندەڵە لە 1970 گەندەڵە بە دیکۆمنت و بەڵگە هەیانە ئێستا سێ دۆسی محکەمەی لەسەرە 500 میلیۆن دیناری خواردووە بۆ خۆی دانیشتۆ قسە ژەکات پارەی لە بەغا وەرگرتووە بۆی کە بڵێ مالکی پیاوی چاکە وەزعەکە چاکە تا بیا بە ڕێکخراوی دەوڵەتی محکەمەی لەسەر کاکە هەموو ئەمانە دەستگا ئەمنیەکانی پارتی و یەکێتی و دەستگا حیزبیەکانیان کۆمەڵی ڕێکخراوی بەناو کۆمەلگای مەدەنیان دروست کردووە کەی پێویستیان پێ بوو لێرە دژی تووشیابی جوڵێنن دەیجوڵێنن کەی لە هەولێرویستیان دژی ئێرامی جوڵێن دەیجوڵێنن کابی ئێمە دوو ئیدارەمان هەیە دوو بنەماڵە حکومەکەن دوو حیزب حکومەکەن کار بە یاسا ناکەن عەزیزەکەم دەبێت ئەمە ئەم حەقەتە بزانین نابێ ئەنی بەڕاستیمە ینی ئەم ناو معجیزەستانە کاکە سێ کەسیاندان ناوە بە ناوی لێژنەیەکە و بە ناوی پاشەکەوت حەقە هەموو کوردستان ماستەر بێنێ لە پاشەکەوتە ئایا پاشەکەوت چۆنە تێ ناگەم پاشەکەوت ئەوەیە کە تۆ هاوڵاتێکی ئەم وڵاتە بەبێ ئەوەی بزانی مەزەندەی ژیانی بەرەو چیەچێت و تۆ سەیری داهاتی گیرفانی خۆت ناکەی کام بنەماڵ لەم وڵاتە کام دەسەڵاتدار و کام حیزب کام سەرکردە لەم وڵاتە لە 3 ملیار و 4 ملیار کەمتری بەرکەوتووە بەپێی ئەو ئاژانسانی و ئەکادیمیەکانی ئەوروپا و ئەمریکا بەپێی بەڵگەنامەکانە کە بڵاو کراوەتەوە یعنی ئەم خەڵکی وڵاتە زۆر بەڕێزن شەهامەتیان هەیە کامانە شابەدەر ناکەن زۆر کاگە هێمنجان وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی ڕنگدانەوەی ئەوەی کە ڕەخنە لە بەها خاڵی بۆتەوە ئەوەی کە کەسی ڕەخنەگەر بەر لەوەی ڕەخنەکەی بنووسی بەر لەوەی ڕەخنەکەی بگرێت دەزانێت کە ڕەخنەکەی کاریگەریەک دروست ناکە ڕنگدانەوەی چی ئەمە چی دەبێت لەسەر کۆمەلگا کۆمەلگا لە دۆخێکی زۆر شلۆقاژی کاک شۆڕش هەموو هێزە سیاسەکانەوە هەموو هێز و گروپە کۆمەڵایەتی و ئاینی و خێڵەکیەکانیش درگ بەم حاڵەتاکەمە کۆمەلگای ئێمە بەڕاستی ئێسام قۆناغێکی قسەی تیاگەین کۆمەلگایەکە تاوە بە ڕاگوزەریاڕە کۆمەلگایەکە دەتوانم بڵێم بە احترافی هەموو لایەنەکان بە هێزەکانی دەسەڵات خۆشیانەوە کە هیچی بەسەر هیچەوە نەماوە ئەوە بەگەر سەری پرۆسە کۆمەڵاتێکی من وەک توێژەرێکی کۆمەڵاتی سەی پرۆسە کۆمەڵاتەکان کە تەنانەت تۆ سەردانی دادگا و محکەمەکانیش کە ڕێژی تەلاق بەردەوام لە زیادبوونە ڕێژی شێتبوون بەردەوام لە زیادبوونە ئەگەر عیبارەتەکە جایز بێ ڕێژی تێکچوونی لایەنی دەرونی ئینسان بەردەوام لە زیادبوونە یعنی تۆ ئێواران کە تەلەڤیزۆنەکەیتەوە بەردەوام هێڵێکی سوور لەسەر شاشەکانە هەتا ئەمە لە ڕووی سایکۆلۆژی و تۆ دیقەت بە ڕەنگی سوور تەنها بۆ هارکردنی گا بەکارهێنرێ تۆ بەردەوامیخیتە سەر هەک کەناڵێک بەردەوام هێڵێکی سوور لەسەرێتی ئیحایەکی نەفسی ئەی بەم هاوڵاتیە بەم تاکە بەردەوام لە شڵەژانی دەرونیە بەردەوام لە نەئارامیە بەردەوام ئەوەی کە موچەکەی ئایا کەی وەرەگرێ بەپەلە نووسراوە قایمەی موچە بڵاو کرا بەپەلە نووسراوە بڕۆ موچەکە وەرگە بەپەلە فلان کەس گەڕایەوە بەپەلە فلان کەس کۆ بووە بەپەڵە فلان هێز کۆ بووە ینی ئەم هاوڵاتیت خسۆتە دۆخێکی وەها سایکۆلۆژیای ناجێگیرەوە من لە سەرای بەرنامەکەی بۆچی ئاماژەم پێکرێگە کۆمەلگایکی جێگیر بێ تاچێکی ئەمریکی نایپەرژێتە سەرەوەی کە لە سیاست یعنی زۆر لە راپۆرت و ئیسیفتە سیاسیەکانە کە قسەی لەسەر ئەکرێت تەنانەت هاوڵاتیی ئەمریکی نازانێت داعش چییە پرسیاری لێکە داعش چیە هەر نازانێت مۆزوع چیە لەبەرەوەی ئەمەندە ڕەفاهێت و خۆشگوزەرانی بۆ دابین کراوە کابرا بەردەوام لە گەشتە لە سەیرانە لە خۆ بەتاڵکردنەوە چوزانم لە گەڕانە لە مۆسیقا لە کۆنسێرتە کاتێک کە تۆ کۆی پرۆسی کۆمەڵایەتی لە کۆمەلگایە بەرگاویەکەی یا خوشەحنەیەکەی بە مەسائل سیاسیەکان وای لەکەی لەبەرەوەی تر هەموو کۆمەلگاوێ بەڕەخنەگرەوە کاتێک بوو بەڕەخنەگر فەزاکە لە هەمومان تێکەچێت زۆر چاکە بۆ ئەوی فەزاکەمان لە فەزاکە لە هەمومان تێک نەچوە هەموو کۆمەلگەش نەبێ بەڕەخنەکرد تاوەکو ئەو نائارامی دروست نەبێت کە ئێستا دروست بووە بە تایبەتی لە ڕووی دەرونیەوە بەڕای بەڕێزت دەشێت کار بکەین هەوڵ بدەین بۆ ئەوەی وەزیفەی ڕەخنەگرتن لە فەزا گشتیەکە وەربگرینەوە و بیجێڕینەوە بۆ وەسائلەکانی ئالام هێشتا ئەمە باشتر نیە لەوەی کە بەداخەوە سیستەمی کەپیتالیزم ئەمەە بە خێرایی هەنگاوانەیە کە ڕەنگە فرێ و مەرحلەیە نەکەوینەوە تا ئێستا سوسیال میدیا تەواوی خەریکە میدیای بینرایش بە تەلەڤیزۆنەوە خەریکە پەکەخە ئەوە جگەلەوەی کە هەموو ئاماروداتاکەم پێماڵن کە میدیای نووسرا و بە تەواوی لە پاشەکشیەوە ڕۆژانە کە بینین کە ڕۆژنامەکان داخرێن نەک ڕۆژنامە لۆکاڵی محلەکان تەنان ڕۆژنامە جیهانی بەناوبەکانیش تەنان لە ڕووی ژمارەوە بەردەوام لە پاشەکشیان لەبەرەوە سوسیال میدیا بەردەوام ئەم فەزایی کردوتەوە جاران ئەگەر من بۆی وتارێکم بنووسایە بۆ تەکلیفم لە کەسێک کردا لە ڕۆژنامەی هاوڵاتی ئاوێنە کوردستانی خەبات هەر ڕۆژنامەیەک تر بە تەکلیف ویان بڵاوکردن بەڵام ئێستا من بخۆم لە تۆڕە کۆمەڵایەتەکان سەرنووسەرێکم هەموو هاوڵاتیەک ئەم مافی پێ دراوە لەبەرەوە سوسیال میدیا و پێشکەوتنی سیستەمی سەرمایه‌داری خێرا وەزیفەکان و ڕۆڵەکان دەگۆڕێت جاران ئەگەر ڕۆڵی ڕەخنەگرتن لە دەستی تەنها نوخبێکی وەکو مامۆستای زانکۆ یاخود پێشکەشکارێکی وەکو بەڕێزت یاخود کەسێکی کادرێکی پێشکەوتوی حیزب بێت ئێستا ڕەخنە دراوتە دەست هەموو کەسێک لەبەرەوە هەموو کەسێک وتم لە ماڵەکەی خۆیان دانیشێ ئەوەی کە هەیەی لە دەرونی خۆیان بە جۆرێک لە خۆ بەتاڵکردنەوە بێ جۆرێک لە ڕەخنەگرتن بێ وای لێت هەمومان بە شێوەیەک لێ بەڵام کاتێک کە تۆ فەزای گشتی کۆمەلگا چاگەکەی وواکەی کە ژینگەی کۆمەڵایەتی لەبار بێ بۆی کە خەڵک بە شێوەیەکی باش بژی چەند ساڵێک لەمە پێش خەڵک بەندە
لە ڕەفاهێتی ئاژیاوەندی کە خەریکی سەفرە و سیاحەتی دەروی وڵات بوونیە پەرژاسەکە سیاسیەکە تەنانەت خەڵک وای لات و بەلای و گرنگ نەبوو چێ دەسەڵات و سوڵتەی سیاسی لەم وڵاتەیە گرێتە دەست گرنگەوە بوو کە کابرا لە کاتی خۆیان موچەکەی وەرگێەوە ژیانێکی خۆشی بۆ دابیکرێ پاشانێتە سەر مەسایلەکانی ئازادی هەتا لە تیۆرە سۆسیۆلۆژی و سایکۆلۆژیەکانی شاوایە کاتێک کە تەصنیفی پلەپەندی پێداویستەکانی ئینسانەکەی یەکەم جار ئاو هەوا خواردن نیت ئەمجا پاشا مەسایلی ئەمنیەت و پاشا مەسایلەکانی ڕەفاهێتەوە کاتێک کە تۆ پرسی نان و پرسی موچە پرسی ئەمان هەموو یەکێتە مەترسیەوە بە دڵنیایی هەموو کەس هاواری لێ بەسەوە کاتێک کە هاوار بەرز بووە هەموو کەس دەبێت ئەگەر قسە بکەین لەسەر قۆناغەکانی پرۆسی ڕەخنە دەبینی سەرەتا ڕەخنە لەناو کای میدیادایە دواتر دێ بۆ ناو فەزا گشتەکە اینجا بەوە کۆتایی پێدەکە بەڕێزت لە بابەتەکەتدا بە خۆخاڵیکردنەوە ناوت بردووە دوای ئەمە تەوەقوعی چی دەکەی ینی پرۆسی ڕەخنەگرتن دوای ئەم سێ قۆناغیانی بەچی کۆتایی پێوێت کاک بەختیار ئاماژەی پێ دەبێت بە پرسیارەتی یاسایی خۆ ڕەخنەگرتن هەرەوە نیە تۆ قسە بکەی و هەرەوە نیە خۆت بەتاڵکەیتەوە هەرەوە نیە دوولەڕی خۆتان و بینەرەکانتان هەر جنێوە بێت و قسەی ناشرینکەی ڕەخنەگرتن بێت خاتە بەردەم بە پرسیارەتی یاسایی کاتێک کە تۆ قسێکەکەی بەرپرسی لە هەموو شێکە ئێڵەی بەرپرسی لە هەموو داتا و ئامارانی کە یخیتە ڕووە بەرپرسی لە هەموو ئەو زانیاری و معریفانی کە یخیتە بەردەستی کەسێک ئەمەوە ئەکا کە هەم یعنیگە بە چوارچێوە سانسۆرەکەی نەچێتەوە قاڵبووی کە وەکو لە سیستەمی ستالینیا هەیە کە هەموو کەس سانسۆر کرد کەس نوێرە قسە بکات نا بەڵام کاتێک کەسێک میدیاکارێکی بەناوبانگ و کاتێک پەرلەمانتارێک و کاتێک ڕۆشنبیرێکی گەورە قسەیەکە کاوتارێکە نووسێ داتایەکە خاتە ڕوو ئامارێکە خاتە ڕوو دەبێت بە پرسیارەتەکە بخاتە سەر دوو تەرەف هەم بە پرسیارەتەکە بخاتە سەر لایەنی کە ڕەخنەی لێگرتووە هەم خۆشی بە پرسیارەتی و ئەو داتا و ئامار و تارە هەڵبژێتی کاتێک کە ئەمە ڕوونایەت و کاتێک کە کەسێک نییە بەدەم ئەم وتار و ڕەخنەوە بچێت بە نەتیجە ئەمڕۆ دە ساڵی کە 5 ساڵی کە فەزایکی بەداخەوەتۆنە بڵم تەجربەی کۆمەڵاسی ومان پێڵەکە جۆرێک لە شێوەی ناو کۆمەلگای دروستە دەکە ڕەنگە کەسنی بۆ ئەمە پێویستیمان بە چاکسازی لە سیستەمی سیاسی بێگومان لەمە کە قسەکەین قسە لەسەرەوەکەین ڕەخنە بەشێکە لە سیستەمی سیاسیەکە ئەو بەشێکە لە چەمکی ڕۆشنگەری لە ناو کۆمەلگای ئێمە و دوێ قسەی جدی وەکەین سیستەمی سیاسیمان ئەمەی مشکلەکە کە باسی سیستەمی سیاسیەکی سیستەمی سیاسی لە وڵاتی من خیاڵەکیە دوو خیاڵەکی بنەماڵەیە من زۆر بە سەریح ئەم بابەتانە قساکەم دەمێ بەڕاستی بینەر و بیسەر بە تاکید لە زمانەکەمان بگەن شتێک نێ ناوی سیستەمی سیاسی بێ لە وڵاتەدا دوجار کاکە ینی خەڵک وا تێن لەگە ئەمریکا یا وڵاتانی ئەوروپی هاتوون ئەیانوێت بەڕاستی بکو دەستگایکی خێرخوازی بێن پرۆسی مەدەنی دیموکراسی و مافەکانی مرۆڤ فێری ئێمەکەن ئەوان هاتوو مەساڵح و بەرژەوەندی خوانە پارێزن لەو چوارچێوەیە کار لەسەر ماکەن ئەینا ئەوان چۆن قبوڵەکەن پارتی دیموکراتی کوردستان بە دوو زیێرەڤانی ڕێگەنەدا سەرۆکی پەرلەمان داخلی ئێوە بێتەوە بەڕاستی ئەمە بەچی حەقێک تۆ سەرۆکی حکومەت چوا وەزیر بە تەلەفۆن گەنێریتەوە ماڵەوە کوا لە سیستمی سیاسی یاسایی هەیە کوا هەیە لە وڵاتێکدا 300 زیاتر لە 300 مەستای قاچاغە بێ لەم وڵاتەدا هیچ ئیجازەی نەبێ باجیش نەدا و کارەبای حکومەتیش بەکار بێنێ و سوتەمەنیشی بۆ سەرفکەی لە کام وڵاتە هەیە 26,000 کۆمپانیا هەبێ 16,000 دەرج نەکراوە لە قایمەکانە 5,000 باجیاوەلانە ئیش بە تەلەفۆن کۆمەڵی باجی کەمیابێ لە کام وڵاتە هەیە هەموو هەچی پرۆسی مەدەنی وڵاتە تێکچوو بێت لە کام وڵاتە هەیە لە 185 کادرە حیزبەکان بە قبول خاصی بە ئیمزای حیزب داخلی زانکۆ بن و ماستەر و دکتۆرانی نابێ ئەوە حاڵی زانکۆ دکتۆرەکان لە کام وڵات هەیە ئەم هەموو شتە هەبێ و قەزانە جوڵە یعنی قەزانە جوڵە کاکە قەزا ئەو حاکم و بەڕێزانە کە سوێنیان خواردۆ زۆر بەداخەوە ڕێز و تەقدیرم بۆ هەیان هەیە زۆربیان کەوتونەتە ژێر فشاری حیزبەوە زۆر قسەکەن لایەنە بن وەختی خۆی حاکمێکی بەڕێز داولێر ئەویست کۆمەڵە ئیجرات نەکات وە کۆمەڵی ئیجراتی جدی کات نقلیان کرد بۆ کەلار دوایی هێنایەنەوە من ناوەکەی ناڵم چونکە پیاوێکی بەڕێزی هەولێریە جارێکتر با تووشی کێشە نەبێتەوە هەر حاکمێکیان بەدڵ نەبێت بە یەک تەلەفۆن دەیگۆڕن لایە کاک بەختیارجان کاکەمان مەلای مزگەوت لابن تەقە لە مزگەوت دەکەن یعنی ڕەخنەی چی ڕەخنەی کێتوانێت ڕەخنە بۆی هەیە بەیانی لە سەیتەرەکە بڵن کاکە ناتوانانی بگەڕێتەوە بۆ هەولێر هەموو شتێک خۆیانە یاسانی لە وڵاتە سیستم نییە کاکە ئەمە زۆر خەتەرە خۆناغێکی زۆر مەترسیدار بەداخەوە هەموو مەسئولەتی ئەم دوو ساڵەی ڕابردوش کەوتە ئەستوێ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو کە بەڕاستی تەراتێنیان کرد لەبەر مەساڵح و بەرژەوەندەکانی خۆیان ئەو خەڵکەشیان سوتەوە چۆن ئەمە ڕۆنکەوە چۆن کاکە داخلی حکومەتێ بۆ سووری ئەنزانی گاڵتەیان پێکەن سووری ئەنزانی ئەیان خەنە من کاتی خۆی وتارەکانی منی خوێندۆ تۆلانی کاکێ من ژاگەدار بێ و داوام کرد یەکگرتووی ئیسلامی وەزارەتی کارەبا وەرنەگرێ برام وەرتان کرد سوتەمەنیتان نانێ بۆی کە ڕسواتان کرد قسەکەی من هەمووی هاتەتی دوایی بە منیاوتە وەڵی تۆ ڕاستەکەت بە گۆڕانم و با بە مەسلم حکوومەتەوە بەڵام بۆین باخی سوور ئەوەنە حەزیان لە پۆست و پارە بوو لە ناو گۆڕانە کاکنۆشیوانن والێکوت ناچار بوو بیکای یا چوونە بۆ ناوێکێتی یا وای پۆز وەرگێ ئەو پۆستیان وەرگێ بزانە چیان بەسەر هات ئەمە هەمووی بۆ مەساڵح و بەرژەوەندیە زۆر کەس ئێستا پێی وایە ئەم شەڕی کەیسە لە بەغا هەیە بۆیە من بەڕاستی قسە لەسەر ڕەخناگرین من ڕەخنەم هەیە
وازانم گۆڕان و پارتی بوونەتە جەبهەیەک بۆ داخوازیەکانی کوردە کاکە ئەوان هاتوون دیفاع لە وشیا زێباریەکەن گۆڕان ژات و دیفاع لە ئارامی شێخ محەممەدەکات لە شوێنی خۆی بێنێتەوە لەو خاڵەیەکیان کرد تۆمە ساڵح و بەرژەوەندیە ئەگە لە پێناوی کووردا بوو تایسە بۆ ئەمەتان نەکرد زۆر چاک کاک بەختیار لەسەر ئاستی ناوەخۆ هەمومان متتەفقین کە ڕخنەیەشی زۆر هەیە چ لە ناو دەستگاکانی میدیا چ لە ناو فەزا گشتێکەش ئێمە ئەگەر تەجاوزی هەرێمی کوردستان بکەین دەبین لەسەر ئاستی نێودەوڵەتیش ڕخنەیەشی زۆر لەسەر هەرێمی کوردستان هەیە باڵێ باش کەوات ئێمە لە هەموو لایەکەوە سوزانم بانی دەورە دراوین بەڕاخنا بەڵام لەبیری نەچێت وڵاتانی هاوپەیمان و ئەمریکیەکان نێودەوڵەتەکان کاک شۆڕژ لەبیر نەچێ ئەوان ئەمڕۆ کورد بەشێکە لە جوندی ناو شەترنجەکە قیادە ناکات نەقەڵایە نەفیلەکەی هیچ نییە جوندی ئەمانن بە کوشت و لە پێناوی مەرامەکانی خوان داوە بێ شەڕی داعشکەین دوجار نەپارتی توانێت نیکانەیەکی تێتوان زۆر چاکە پرسیاری من ئەوەیە ینی بەڕاستی ئەوان ڕخناگرن بە نەرمی دەیگرن بۆ یاڵێ ئومێ دەکەین یەک خرێنەوە ئومێ دەکەین وا بکەن بەڵام ئەسلی مەسەلەکە کە دوو مایکل ڕۆبن بێنە ساحەکەەوە دوجار دەبینی چۆن دەشڵقێت بەڵام ئەوانجارە پێویستیان بەوە نییە ڕۆژێکە بێت دوو مایکل ڕۆبن هێنە ساحەکەەوە لە دوو ڕۆژنامە واشنتن پۆست نیویۆرک تایمز و لە هەموو ئەو ڕۆژنامە بەریتانی ئەوروپیەکانە بەڵام دوجار ڕخنە هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەزان ئەمە سیستم نییە ئەزان هیچ نییە یعنی ئەزانن لە من تەواشتە زانن کاکە من ئەمریکیە گوتی من کەسەی دانەکەم نازانێ وە لە چیە وتم ئێمە تەنها لە خۆمانەچین بۆم لە حەزێک بۆ قسەکانی بێ زۆر سوگ ناکەی بەڕێزت هیچ نییە تەجروبە نیمە تەجروبەی چیە کاکە ئەمە تەجروبەی چییە یانی پێم لەم تەجروبە چی هەمێتێکی هەیە تەقدیرم بۆ ڕێزم هەیە ئەمان ڕێزە شەهیدەکانی خۆشان ناگەن ئەمە ڕخنەی بنیاد نەرنیە کاگە من بۆ بوورە وەڵام شۆڕژێک دێر ئیزافە ئەمان ڕێزە شەهیدی خۆیان ناگرن لە پێشمەگەی خۆیان ناگرن بۆیان بکرێت لەم ڕۆژانە پێشمەگەی دێرینەکانی خۆیان کە ساڵانێک بەیەکەوە بوون لێک ژێر خەیمان لەگە سەرکردەکان خەوت و معاشێوانیان ڕاگرت بوو کاکە هیچ باوقیمەکی بۆ ئینسانیت نییە ژۆتەوە بۆ لایانی نفسی من ئەگەر ئیجازەم با هەیە کاکێ من ئێستا تۆ بڕۆ پیاڵاوەکە بۆ یاخکە لای بۆ یاخچیەک من و تۆ چین من و تۆ باسی سیاست دەکەین بۆ یاخچەکە لە من تۆ باشتە قسەکات من لەگە برادەرەکەما چون پاقلە بکڕم کابرای پاقلەوە قسەی کردو من خۆم بیر چۆتەوە ناوێری قسەی بکەی ناوێری تۆ سێری کردو لە بەردێکی سەرایم شارەوە سێکی چەند کەس بەدەم ڕێگە و قساکا لە خۆیەوە بینیتە حاڵەتی نفسی خەڵکیان تێگاوە وە سوکاتی بە خەڵکەکەن و ئەمە یانی ئەمە عیب نییە بۆ دەسەڵاتێکی خۆجەیەتی 28 ساڵە سامانی وڵاتە زێبەتاڵانە بە داوا لە ئەمریکاکە 500 ملیۆنی بۆ سەرفکە بە مەرجێ مناڵە مەسوولێک 500 ملیۆنی هەیە عیب نییە ئەم هەموو تاغوت و فیرعەون و دەوڵەمەنیان لە ناو خۆیانە دروست کردووە بە ناوی ئیستثمار کوایە لە وڵاتە هەموو هی خۆیانە کامی ئیستثمار پێنج شوقم پێ بڵێ هی کابرایەک بێ لەم وڵاتە لە هەولێر و بادینان تا ئێرە سامی خۆیانی تیانە بن نادەنێ کاک زۆر چاکە لە ڕۆ کۆمەڵایەتێکە کە جەنابەت وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی ئەوەی کە میدیای کوردی پێی هەستاوە لە پرۆسی ڕەخنەکردن تا چەند دوجار ینی ئەم شێواوی دروست کردووە کە لەم کۆمەڵگەی کوردیداهەیە بەشێکی زۆری ئەو شێواوی لە کۆمەلگای هەیە پێم وایە کاری میدیا و ڕەخنەگرە میدیاکارەکانە بەداخەوە کام قسەیەکەم میدیا لەبەرەوەی کە بە پرۆسێکی ئەکادمی بوونی خۆیان نەڕۆشتووە هەموو قۆناغانی کە پرۆسی بە کۆمەڵایەتی بوون یاخود بە دامەزراوی بوونی کۆمەلگای کوردی پیاتێ پەڕیوە کۆمەلگایکی شلۆغ بووە لە ناوەتەکان میدیای کوردی بە گرانیان ڕۆشتوین بە ئاواریە ڕۆشتوین بە سەرگرتنی کۆمەڵێکی زۆر لە گەنجان بۆ خارج و هاتنەوە پاشان پرۆسی ئازادی ئەمانە لەبەرەوە ئەوانی کە احترام ئەگەر عیبارەتەکە من ناڵێم هەڵبەت کەسی زۆر بەتوانە و شارەزامانێک کە خەڵاتی نێودەوڵەتیانێک کە باحسی زۆر گەورەی ڕۆژنامەنووسی زۆر باشن بەڵام بەشێکی زۆران ئەگەر عیبارەتەکە جایز بە پیخاوسی کەوتنەوە ناو دنیای میدیایی و ڕەخنەگرتنەوە و ئەگەر دیقەت بێت تەنانەت من ناتوانم ڕۆ سیاسێکە قسەکەم تەنها لە ڕۆ کۆمەڵاتێکەوە قساکەم ئەوەی کە ئێستا لە میدیای کوردیا گوزارێ بەشێکی زۆری ئەم کارانە میدیاکار زەقی کردوێتەوە هەتا لە پرۆسی درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی بەڕێز هەرێمی کوردستانە ناتوانم خەتای میدیاکارەکانەوە تەنانەت بە پرسە گەورەکان قاعدە گەورەکانی حیزبە سیاسەکانیش ڕەنگە وەکو پێویست بای ئەوەندە مەجال مابوو کە تەفاهم بکەن ئەم سیغێ بە ئاژاسی کە بووە میدیاکار بەردەوام ڕخنەیە گەر بەردەوام قسەیە کرد 15 ڕۆژی ماوە 10 ڕۆژی ماوە 12 ڕۆژی ماوە ئایا چی لێ شیکارێکمان بخێنەوە سەبارەت بەوەی کە لە دوای ئەمە چیە بێوەسە یعنی دۆخێکی وا ئیحراجیان بۆ هێزە سیاسەکانیش دروست کرد کە تەنانەت ناتوانی ئەمان لە بین خۆیانە دابنیش قسێ بکەن قسەی ڕاست ینی میدیای کوردی ئەوەندەی ڕخنەی فرێداوە لە منتەڵقی ئیسارەکردن
لە منتەڵق شتێکی من لە تێگەشتنی خۆم وەکو بابەتە کۆمەڵناسی کۆمەڵاتێکە قسە لەسەرەکەم بەداخەوە سایکۆلۆژیای تاچی کورد بەشێکی زۆری تێکدانەکەی میدیا لێ بەرپرسیارە وەکو باسم کرد حتا زۆرێک لە نەخۆشیە سایکۆسۆماتیکەکان ئەوانەی کە ئینسان لە خۆیەوە تووشی هێڵنجە بێت تووشی ئازاری سەرێشەوانە بێت تووشی یەسە بێت تووشی بێتاقەتە بێت تووشی وڕێنە و قسەکردنە بێت بەشێکی زۆری ئەمانە کە هەمووی نەخۆشی جەستەیی نین نەخۆشیێک نین لە ژەهرایی بوونی خواردنەوە هەمویان لە ژەهرایی بوونی میدیایی و نووسین و وتار و ئەمانەوە ئینسان تووشێ بێ ئازانی تۆ شەوان سەرەکەیتە سەر سەرینەکەت تۆگەل لە تۆڕە کۆمەڵاتەکان نزیکی 2000 کەس هاوڕێت بێت هەمووی دیێڕێک بنووسی ڕۆژانە تۆ محکومی بەوەی 4000 دیێر بخوێنیتەوە 4000 دیێر تۆ ڕۆژانە علامێکی گەورەش ناتوانێت 4000 دیێر تۆ ڕۆژانە بزانە شەوان لە چه حاڵێکی دەرونی و کۆمەڵاتیە ئەژی ئەمە بێنە سەرباری ئەوەی کە باسم کرد سیستەمی کەپیتالیزم چۆن بە خێرایی هەنگاوە نیە ئەی کەسێکی کە ڕابەرێکی سیاسیە محکومە بەوەی جۆ لە 4 میلیۆن خەڵک بگرێت ڕۆژانە 4 میلیۆن کۆمنت بخوێنێتەوە بزانە چه دۆخێکی کۆمەڵایەتی دروستەکە میدیاکارەکانی ئێمە بەردەوام ئەوەندەی کە خەریکی ئەو بندوو کەسیان هێناوە بەرامبەر یەک دانیشانوە بۆی کە زۆرێک تەنانەت لەو پەرلەمانتار و نوخبانی کە سەرکەوتون هەمان بەرەنجامی ئەو شەڕە میدیایە بکە لە تەلەڤیزیۆنا دەرکەوتون ئەمانە هیچیان بەرەنجامی ئەرگۆمنت و ڕخنەگری جدی و عقلانی نەبوون بە کاتێکیش کە بینی پرۆسی کۆمەڵایەتی و سیاسی و مؤسسەکان لە کۆمەلگای کوردیە دوجارەکەونە بەرەوەی تووشی شەلەل بن کەسێک پرۆژەی پێ نییە کەسێک قسەی جدی نیە ئەوەیە کە میدیاکار ئەم دۆخی دروستکەوە میدیاکار زۆر جاتوانێتی وەزیر دروستکات زۆر جاتوانێتی ئەندام پەرلەمان دروستکە میدیاکار زۆر جاتوانێتی بە ساعاتێک کەسێک باتە کەشقڵانی فەلەک وتوانێتی کەسێک دابەزێنە بۆ نزیکترین ئاس کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نییە دوو کەس دابنیشن بەرامبەری یەکتری بزانین چه یەکتریە بەزێنێ ئەمە ئەم مۆدیلە لە مناقەشە و ئارگومنت تەنها لە احترام لە شوێنە زۆر زۆر ئەوانە هەیە کە پێوتر شەڕە کەڵەشێر و ئەمانە نەک شەڕە ئارگومنت دوو کەس دانیشن ئەڵە سوار و پیادە گەربیانێ بگەن بە یەکتری چیەکەن سوارەکە تۆزێک یێتە خوارەوە و ئەوەشی کە لە خوارە تۆزە دەست بەرزەکە لە شوێنێکە ئاگەن بەیەک بەڵام ئەم میتۆدی یەکتر بەزانە لە هیچ شوێنێکی دنیا نیە تەنها احترام بێ لە ناو ڕێچکەی کۆمەڵاتی کوردیان نەبێ کە بەردەوام هەمووشە هەوڵ ئەیەن بەرامبەرەکەیان ببەزێنن هیچ کەس ئارگومنتی پێ نییە دەبینی لە هێزە سیاسەکان کاتێک کە دانیشتن 4 و 5 کۆ بنەوە کەس سازش لەسەر ئەو قایمێ ناکە کە پێشکەشێکە چونکە هەمویان بەنتیجە شتێک لێ پێوترێ براوە دۆڕاوە کۆمەلگا هەمیشە چاوەڕێ ئەوە کە کاکجەمن نەدۆڕیان یان کاک بەختیار دۆڕاوە لەم بەرنامەیە کاک شۆڕش بردێویان کاک فلان کەس بیر لە چاکی گشتی ناکاتەوە هەمیشە پیان وایە کە ئەگەر گۆڕان سازش لەسەر کۆمەڵێک لە پرانسیبەکانی خۆی کابای تر هێزێکی دۆڕاوە یاخود ئەگە پارتی بەڵام لە کاتێکە شتێکی پێوترێ کوردستان شتێک هەیە پێوترێ 5 میلیۆن هاوڵاتی شتێکی پێوترێ بەرژەوەندی درێژخایەن شتێک پێەیە کە پێوترێ مەترسی ئیقلیمی ئەمانە هەمیان بە شێوەیەک لە شێوەکان لەسەرمان براو دۆڕاوە لەم معادلانەیە نییە لە پنتی کۆمەڵاتیە کاتێک کە سراعات دروستە بێ کۆنفلکت دروستە بێ کاتێک کە گروپە کۆمەڵاتیەکان هێزە سیاسەکان ئەم بێکتریا براو دۆڕاوە نییە ئەگەر کۆمەڵی ئیسلامی سبێنێ تووشی شکستێک بێ شکستەکەی بۆ هەمومانە بە شێوەک لە شێوەکان پشکی بەر هەمومانە کاتێکیش کە ئەمانە ئەتوانن بە شێوەک لە شێوەکان یەک بگرن وەقتەکەن چاکەکەی بۆ هەمومانە لەبەرەوە میدیای کوردی بەداخەوە و یەک خاڵیکەش زۆر بە کورتی کە باز لە ڕەخناکەین ڕکەسی ڕخنەگر هەمیشە باز لەواکەین کە یەکێکن لەو کەسانی کە ئەتوانن گۆڕانکاری لە کۆمەلگایە بکەن و یارمەتی سوڵی دەسەڵات بن بەڵام بەداخەوە ڕخنەگر لەسەر ئاستی گیانە ئەو کەسانن کە ڕابەرایەتیەکەن بەڵام کاک بەختیار باسی کرد ئەمەندە کە سیاسەکە تۆق بۆ تۆ تەنانەت کەسانی ڕخنەگری ساوای لێ هاتووە هەمویان بە شێوەیەک لە شێوەکان خەرجێکی زۆریان بۆ خەرجەکرێت کە بکڕێن وان لێ بە نەتیجا بنە ئەچنە بەری لایەنێکەوە کاتێک ئەم کەسە ڕخنەگری شەگرێت و ئابێ بە ڕخنەگرێکی جدی بە شێوەیەک لە شێوەکان من بە ئەمە بکەم بە بەسەر لە کاک بەختیار بێک بەکردنەوەی پرۆژەیەک بە سنتەرێک وای لەکەن زۆر چاکە لە دنیای دەرەوە ڕخنەگران ڕابەرایەتی گۆڕانکاریەکان دەکەن بەڵام ئەمە لە هەرێمی کوردستاندا نابێنرێ هۆکاری ئەمە چیە بۆ سێ ڕخنەگر نابێ بەڕابەر چەند لایەنێکە تاوان باسمان کردی بەشێکی پەیوەندی بەوەیەکەوە برم لە تۆ ڕخنەگرێکی دیاری من ئەمڕۆ کە ویستم لە پەیچەکەی تۆ لە ئەکاونتەکەت ینی جەردێکی ئاسایی ئەم مانگەی ڕخنەکانی تۆ بکەن نەمتوانی تۆ بۆ ناوی بەڕابرێک بۆ چوزانم ئەو هەموو ناڕەزاتی کە لە هەرێمی کوردستاندا هەیە من کاک شۆڕش سپاس بۆ تەقیم و هەستەنگانەکانت هەڵبەتی کاکێ منیش بەڵێ بێگومان من دەمەوێت ئەمە چەند لایەنێکە لایەنێکی وەیە هەندێک لەسەر ئەم بەرپرسانی لەم حیزبانی کە دەسەڵاتی ئەمە دەسەوەیە سواو یعنی یەکێک 12 ساڵ محافظ بێ 14 ساڵ سەرۆکوەزیران بێت دەبێت چی پێ بڵێ پێ نەکەنێت ئەمە مهمەکەیە بۆیە ئەمە ڕخنەی کاریگەریکی لەوێ نامێنێتەوە بەشێکی پەیوەندی بۆیە کە باسمان کردیان ئەم دەرچیان بە باخی ڕخنە کردووە بەچی بەوەی کە بەردەوام داوا دەکەن پرۆسی ڕخنە
نصيحتمان نەکە نەزانی لە باتی خۆیان نصیحەتکەن لە باتی خۆیان چاکەن لە باتیەوەی هەنگاوەکانی وازە شەفا بێن شەفافیت بن گەندەڵی وازێ بێنن دزی و تاڵانی وازێ بێنن نصیحەتی ڕۆژنامەنووسان ئەگرن ئەزمونونەکە ناپارێزێت ئەمە کارەساتە ئەوەی دزە دەیەوێت نصیحەتی صاحب ماڵەکە کا بڵێ من دزیت بۆ جۆرە لێکم خاڵێکی زۆر زۆمیمە کاک من باسی کرد بەشێک لەو ڕۆژەمیرانە ئەوانەی کە باشێکیان کۆنە شوعی بوون هەرسیان هێنابوو چونە ناو یەکێتی بن چونە ناو پاتی سەر شوقە و وێلان وەگرتوویەکی 5 میلیۆن دەمرێنانێ بوونەتە باحیسی زۆر مهم دانشن شەو دەوڵەتی کوردی بۆ دروستەکەن هەر شەو لە بەرنامەگار سێ چوار قۆڵی دانشن دەوڵەتێکی کوردی بۆ دروستەکەن بەس قازی محەمەدی نوقسانە دەوڵەتە کوردیەکەی ئەوان باسی مافی خۆیانی خەیاڵ بکەن بەڵێ خەیاڵ هەموو کەسێک دەتوانێت بیکە بەڵام خەیاڵ ناتوانانی بۆ خەڵکی بڵاوکەیتەوە چونکە خەیاڵی تۆ بۆ خەڵکی بڵاوکەیتەوە بەیانی لە واقع خەڵک پێ دەڵێن بەڕاستیمە توو ڕەهاتە من نمونەیەکی جوانە پێ بڵێم کچەکەی من ئاشتیوەرامی قسەیە کرد تقریبا 4 جوانەوە پێش بوو وتی باوکەوە وەزیری نەوتەوتم ئاوتی وتی هەمومان وچات دێ وتی تۆ باوکە بڵێ ڕاستەکە معقول نییە کچەکەی من کاکە لە 6 ابتیدایی بڵێم وەزیرە درۆکە لەسەر بەرپرسیارەتی خۆت دەکەیت بەڵێ زۆر ئاساییە کاگاشتی یەک قسەی کرد بێ هاتوێتە دی من بابە محکەمە کاگاشتی وتێتی بە هەمومان وچادین بعدی پێمان بڵێ کامان 45 ڕۆژ سێ مامان پێ نەچوە ئەم ێوارە پۆلیسێکم بینیوتی من معقول نییە 2 مانگ و 7 ڕۆژە 2 مانگ و 15 ڕۆژە معاشمان وەرنەگرتووە حەقیقەتی پۆلیسێ لە من بڵێ کاک بەختیاری لەو کەناڵەندانشی خۆتان عەرز مەکەن خۆتان ناوژێری بۆ پەرلەمان قسەی جدیکە باشە پۆلیسێک کە تەقاعودە 45 ساڵ خزمەتیەوە بۆچی ئەبێت 2 ساڵ بە 2 مانگ و 15 ڕۆژ موچە وەرنەگرێت بەڵام ئەنجومەنی وەزیران توخوا 2 مانگ جارێ وەرێگرن ئەمە کارەساتە لە وڵاتەیە کە من حەقی عەدالەتەکەی ڕەخنەیەکێ لە میدیاکاری کوردی ڕەخنەیەکێ لە ڕەخنەگران بەوەی کە خۆیان لە سەروی ڕەخنە دەبیننەوە بەڵێ یعنی کەسی ڕەخنەگەر ڕەخنەیەشی لێ بگرا زۆرتر دەورژرێت تاوەکو بنم لەسەر وەزیران تاوەکو وەزیر شۆڕش هەر کەسێ لە ڕەخنە ترسان نەخۆشە ڕەخنەگر لەسەر و یاسا و لە سوی ئەڵێم هەر کەسێ لە ڕەخنە ترسان نەخۆشە منیش ئینسانم قابلی ڕەخنە لێگرتنم دەتوانی بڵێ کراسەکە و ناشینە بۆین باخەکە وان یەقژی وانیە ئەمە زۆر ئاسایە دەبێ خۆم چاکەم مشکلەکەوەیە سەرۆکی هەرێم کەیسە نیمانە لە بینی قەوسە کەیسە بۆی درێژکراوەتەوە بە نایاسایی کاک مەسعود ڕەخنەی لێ بگرێ پێی ناخۆشە نێچیرەفان لێ بگرێ پێی ناخۆشە قوبات تاڵاوین لێ پێی ناخۆشە کورە مامۆستا عەلیواپی لای تۆ ڕەخنەی لێ بگرێ پێی ناخۆشە حاجی عیرفانی بزوتنەوە لێ بگرێ پێی ناخۆشە کە حەمە فەرج لێ بگرێ پێی ناخۆشە من تێ ناگەم ئیسلامی ئەلمانی هەمووتان لە ڕەخنە ترساون یە خۆڵی خۆتان چاکە خۆ نەماوە تۆ دنیاکاون یا ڕەخنەش دەمە بگرێ بەڵام کاکێ من لە ڕووی دەرونی و ئاسایی نییە ینی ڕەخنە لێ ژیران حاڵەتێکی ناخۆش لەسەر دڵ و دەرونی ئینسان دروست بکە ڕەخنەگرتن گوڵبەشینەوە نییە ئەگەرەتەوێ قسەی جدی یاخود قسەی زانستی بۆ بکەم وڵام عەفو هێمنجان یەک قەوسم بیتێ شۆڕە شتێکی بێتەوە کە بیر نەچێتەوە من چونکە من سەرنجەکەم لە سەقسەی کاکێ من بوو ڕاستەکات مەسەن بۆ نمونە باسی کرد تاوان کاکێ من زۆر هجومی کرد لەسەر میدیا بەڵام کاکێ من لە من باشتر زانیە ئەم میدیایە ئاشەکە لە پشتەوە حیزب و کەسایەتەکانی ناو حیزب هەڵانە سوورێ هەرپارەی نەوتی ئەم وڵاتەیە دەدرێ بە کەناڵێک شەوارە بۆمان نووسێ بە پەلا بەیانی موچە ئەدرێ بەیانی کە سوکاری شەید وەرەگرێت هەفتەی دوایە ژۆری ناگرێت مشکلەوەی خەبەری خۆشە دێنێ نایەتە دی خەبەر ناخۆشەکە هاتووە بۆ دەنووسێ لە عەدەن تەقینەوە وجا چ مشکلێکی منە لە عەدەن تەقینەوە بۆ کاکە لە ماڵی مدیری ئازادی یعنی ملاحەزەکە چییە زۆربەی پارتی و یەکێتی مەسەن بە زۆری بە پارتی با قسەکەین پارتی هەوڵیاوە زۆرترین میدیاکاری ئەم منتیقە بکرێ بە پارە خۆشبەختانە لەوە سەرکەوتوو بووە بە 4500 کردوێتی یەتە سە تەلەڤیزیۆن بەرنامە تەقدیمەکە بەهارێ بوێنێتە ئەژنۆ زۆر چاکە بڵاین پرسیارەکەم بدەوە ئاسایی نییە ینی ڕەخنەمان پێ ناخۆش ئەمە دۆخێکی تاو سایکۆلۆژیە ینی تاو سایکۆلۆژیە دۆخێکە تاو علمی ئەم باسە ینی بە ناشرترین کەسی ئەم دنیا بڵێت تۆ لە کیلۆپاتریاچی پێی خۆشە بە ناشرترین کەس بڵێت تۆ زۆر جوانی پێی خۆشە طبیعتی ئینسان وایە هەمیشە حەزی لەوەیە کە ستایش بکرێ ئەمە دۆخێکە تەواو لە کەسێکی ئیماندارەوە بۆ کەسێکی بێ ئیمان لە سیاسیەکە بۆ نخبێکی کۆمەڵایەتی بۆ کەسێکی ناو بازار بۆ کەسێکی ماڵەوە بۆ قوتابیەک بۆ خوێندکارێک هەمیشە خەڵک حەزی لەوەیە کە ستایش بکرێ حەزی لەوەیە کە پیای هەڵبدرێ و حەزی لە کار ڕەخنەی لێ نەگیرێ بە دڵنیاییەوە لەگەڵەوەشە کە کەماڵبوون تەنها بۆ خوای گەورەیەوە هەمووان ئەوانە ئازانیم بەردەوام کە سوڵتەکان و دەسەڵاتەکان بەردەوام کۆمەڵێک کەسیان دەچواردەوە بووە بە مێژوویکی کۆنەوە سەیریکە هەتا عەلیوەردی کە باسی ئەوانە ئەکا یەکێک لە کتێبە ناوبانگەکانی کە دەرێکا واعیزی سەڵاتی بەڵێ ئەمە یەکێکە لەوەی کە هەموو پاشاکان بە درێژایی مێژوو ئەگەرەمە کورکینەوە تەنها پاشاکان ناگرێتەوە هەموو کەس لە ماڵکی خۆشی حەزەکە بەردەوام بەشان و باڵێ هەڵدرێت خێزانەکەی ستایشی بکات مناڵەکەی ستایشی بکات و دراوسەکان ستایشی بکەن لەبەرەوە کاتێک هەر کەسێک کێتە بەر هێرشی ڕەخنە یاخود ڕەخنێکی لێ ئەگیرێ بەردەوام باڵانسی هزری تێکەچەوە باڵانسی لاشەی تێکەچەوە پێی وایە کەسی بەرامبەر دوژمنێتی
ئەمە یەک شتی زۆر گرنگە کامێ باسی کەم تا ئێستا تێگەشتێکی زۆر هەڵە هەیە لەلایەن نخبەی کۆمەڵایەتی و سیاسی ئێمەوە کەسی ڕخنەگر هەمیشە وەکو دوژمن سیر کراوە وا سیر کراوە کە بەردەوام بە پرۆسی بە شەیتانی بووندا ڕۆشتەوە وا وێ ناکراوە کە ئەمە دەستی دەرەچیەوە وا کراوە کە ئەمە دژی ئەزمونونەکەیەوە ئەمەوا لێک دراوەتە کە دژی پرۆسی کۆمەڵایەتیەوە ئەمە دژی تێکدانی ئەخلاقی کۆمەڵاتی خەڵکە بەڵام بە پێچەوانەکەەوە کەسی ڕخنەگر ڕەنگە لە زۆرێک لەوانە دڵسۆستر بێت کە بەردەوام ستایشەکەن و زۆرێک لەوانە دڵسۆستر بێت کە بەردەوام ئامار و داتا و ڕاستیەکان ئەشارنەوە لە لایانی پەیوەندیدار ڕەنگە کەسی ڕخنەگر وەکو باسم کرد ئەوەی کە نزیکان لە بەربەرژەوەندی و مەساڵحی خۆیان ناتوانن بەسەر و خۆیانی بڵێن ڕخنەگرەکان کاتە بێ لایانی پەیوەندیدار هەمیشە سوپاس و ستایشی ئەوانەکە کە بە ئارگومنتی عقلانی بەڕێزت دەڵێ کە کەسێک بەردەوام بکەوێتە ژەر ڕخنە باڵانسی هزری تێک دەچێت ئەمە بۆ حەزبیش ڕاست نییە حەزبیش بەردەوام بخرێتە ژەر ڕخنە پێتوانی بەشش ئەو ناهاوسەنجیە یا ئەو کێشە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بۆ ئەو ناهاوسەنجیە لە پرسی ئاراستەکردنی ڕخنە بەڵێ بە دڵنیاییەوە هەر هەتا کۆنگری حیزبەکان ببینە لە ڕۆژهڵاتە بەگشتی نەک لە هەرێمی کوردستان زیاتر لە مەڕاستیمی شەکرا خواردنەوەچێک نەک لە کۆنگری حیزبی کە هەمویان تیا بە چەپڵە ڕێزانەوە تیا هەمووی بە کارتی سەوز بەبێەوەی کەس ڕخنێکی هەبێ کەس بێەوەی هیچ نەقدێکی هەبێ لەسەر پەیڕەوی ناوخۆ لەسەر ئەدای 4 ساڵ کارکردن لەبەرەوە ئەمە زیاتر بێنتەڵەتێکی پەیوەندی بە باگراوندی خێڵەکی پەیوەندی بە باگراوندێکی ساڵی هەیە کە لە ناوشیاری لە نائاگایی ئێمە نیشتووە ئەمە بەرەنجامی کاری ڕۆژ و دوو ڕۆژ نییە و ئەم کللتورە بەردەوام ئیشی لەسەرەوە کردووە کە هەمیشە کاریزما دروستکەوە دوجار هەموو کەس بۆ خۆی کاریزمایەکە لە دایکە بێت بۆ کەسمان ئەوە نین کە کەسێک قاید بێت ئەوی کە شوێنکەوتوو بێ ئەوە پرۆسی کۆمەڵایەتی بوونە کە من کاکشۆڕژ و نوێنەری خۆم لە پەرلەمان هەڵبژێرمە پرۆسی دیموکراسیە کە ئەم پەیوەندی کۆمەڵایەتی ئەم عقدە ئیجتیماعی کە ڕۆسۆ و لۆ کۆمانە باسیەکەن دروستی ئەکاوە نەتیجەوای لێ لە پرۆسی دیموکراسیە 700,000 کەس ناتوانێت بچێتە پەرلەمان بە نەتیجەبی یەک کەس بچێەوە کاتێ ئەم کەسە ئەچێ سیفەتی کاریزمایەتی نابێت پێ بدرێەوە ئەمە وای لێکە کە لە حیزبەکەی خۆیان هەمیشە باڵا دەست بێ و لە کۆمەلگا هەمیشە باڵا دەست بێ دەبینی هەمیشە نخبە ڕۆشنیەکان دەنگیان زیاتر ڕۆشتووە نخبە ئاینەکان دەنگیان زیاتر ڕۆشتووە ڕئیس عشرەکان زیاتر دەنگیان ڕۆشتووە ڕئیسی حیزبەکان بەردەوام مامۆسایانی ئاینی بە هەمان شێوە لەبەرەوە کاتێک کە تۆ بە شێوەیەک لە شێوەکان ڕخنە لەم پیرۆزیانە ئەگری ناو کۆمەلگایە هەمیشە ئەم باڵانسی هزری تێکە چێپی وایەوە توژنی بەڵام کاتێک کەسی ڕخنەگر بە هیچ شێوەیە دوژمنی هیچ لایەنێک نییە لە قەڵێکەوە چاکی گشتی بە قازانجی هەموو لای زۆر کاگی بەختیار بەڕای بەڕێزت بۆ ئەوەی حرمەت بەها بۆ ڕخنا بە تایبەتی لە ناو میدیا و لە ناو میدیاکاراندا بگەڕێنینەوە دروست بکەینەوە پێویستیمان یا پێویستیتان بەوە نییە بۆ مەوزوعیت بگەڕێنەوە بە تایبەتی لەبارەی ئەو پرسانەی کە پرسی چارەن و سازن و ڕەنگە پێویستیان بەکات بێ چوزانم ڕەنگە پێویستیان بە خوێندنەوەی مەوزوعی بێت ینی بەنمونە بە ئێمە بابەتێک وەکو عینەیەک وەربگرین بن چاکسەکە کاک مەسعود بارزانی ینی هێشتا ئەم بابەتە ناخرێتە چوزانم ناو میدیا نازانم ناخرێتە سەر کاغەزی ڕخنەگرێک میدیاکارێک دی زەربی سفرەیەکات بەڕاستی دەبێت ڕخنەگرتن و لە جنێ و تەشیر و ناوزراندن جیا بکەینەوە بەڕاستی ئەمە یەکێکە لە کارەساتەکان لە ناو تۆڕی کۆمەڵایەتی لە ئینستاگرام و دەستپێکی تاوەکو یوتیوب تا دەگاتە فەیسبوک هەمووی بەڕاستی بۆتە بەداخەوە دەڵێم من لای خۆشم قەرارێکم ماوە هەر کەسێک من بابەتی لەسەر کاکێ من نەنووسم هەر کەسێ بێت تەشیر بە کاکێ من کا من بلۆکیەکەم چونکە دوجار وەکوای تەشیرە من کرد بێت من بابەتم لەسەر کاک مەسعود نووسی لەسەر هەموو سەرکردەکان نووسیەوە وتومە هەر کەسێ سوکاتیان پێ بکە من بلۆکیەکەم دوکرێ سەرنج تێبینی خۆت بنووسی ئەمانەش ئینسانن خۆ فریشتە نین و دوجاری شەیتان نین ئینسانن قابل ئێوەن دوجار باسی ئەو چاکسازی کاک مەسعودت کرد وڵا فرسەتێکی باش بوو باسە کرد کاک مەسعود بۆ خۆی سەرۆکی پارتیە ئازادە لەوەی کەوا چاکسازیەکان لە ناو حیزبەکەی خۆیان چۆن نەکات واحتیمال من هیچ سەرنجی تێبینیەکەم نەبێت چونکە و بڕیاریاوە حیزبەکەی خۆی کورد کاتەوە درێژی بکە پانیکە قەڵەوی کا چی دێکە ئازادە بەڵام کە یەت قسە لەسەر چاکسازی ناو حکوومەت دەکات ئێمە دەزانیست وەک ڕۆژنامەنووس وەک چاودێری سیاسی زۆربەمان دەزانین لوبی مۆزوعەکە لەکوایە کێشەکە لەکوایە و قەیرانەکە لەکوایە و گەندەڵەکە لەکوایە بەڵێ بۆیە ینی بەڕاستی من لەو ملاحەزەوە دەڵێم من ناومێدم لە چاکسازی کاک مەسعود نە لە ناو حیزبەکەی خۆی پێگرێ ناو حکوومەت کاک مەسعود دەیەوێت لە قادرمەکە لە خوارەوە پاکاتەوە لە باتی لەسەرەوە دەست پێ بکە بۆیە ماسی لەسەرەوە بۆ گەنی کردووە لە خوارەوە من پێم وایە من هۆڵەکە لە چوادەوری کاک مەسعود و کاگنێچیرن لە ناو پارتیە و لێرەش لە ناوێکێتی نیشتیمانیە نزیکن لە خوارەوە من یەک ملاحەزەی تر ئەگەر کاتەکەم ماوەیان نەماوە بیسانەیەکی تر من لەم بەرنامەیەوە داوا لە جەنابی کاک مەسعود دەکەم ئەوە نەی خۆی بۆ چاکسازیەوە مەشغوڵ دەکات
داوا بکە لە ئەندامانی حیزبەکەی وازە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بێنن تەشیر بە خەڵک نەکەن سوکاتی بە خەڵک نەکەن بە ناوی منەوە 13 پێیج و ئاکاونتیان کردوتەوە و پێیج و ئاکاونتی ترەکەن و ئەیکەن بە ناوی ئێمەوە زۆر بەداخەوە دەڵێم من قسێکی نەوشیوان مستەفایان وە بیرێنمەوە جارێکیان کاک نەوشیوان بە منی وت من کاک مەسعود میوانم بووە پێم وتۆ کاک مەسعود ئەگەر ڕۆژان بێیمان ناخۆش و تکاکەم سوکاتی هەوڵ نەدەن سوکاتی بە باوکم کەن ڕاستە باوکی تۆ مەلا مستەفای ڕەمزە باوکی منی جوتیار و کرێکارێکە بۆ من ڕەمزە ئەگە سوکاتیم پێ بکەن سوکاتیان پێکەن بەداخەوە دەڵێم کادرانی پارتی و هەندێک کۆیلە و خەڵکی نەخۆش ئەوەندەیان سوکاتی کردو ئێستا خەڵک وایە تۆ سوکاتی مەلا مستەفا بە نەماڵی بازانکە کە من پێم ناخۆشە بە خودی مەلا مستەفا بکرێ بەتەنانەت بە کاک مەسعودیش بکرێ پێم ناخۆشە بەڕاستی کاک مەسعود ئەگەر ئەمە ئیجاتە نەکە خۆی پێخۆشە سوکاتی بە خۆی حیزبەکەی کاک هێبن هێشتا کۆمەڵگەی کوردی دوای هەموو ئەمەی کە ڕوویدا یا ڕوودەدات پێویستی بە ڕەخنە ماوە پێویستی بە ڕەخنەگر ماوە تۆ بەدیلەکەی چییە؟ بیر لەوە بکەیتەوە بەدیلەکەی چییە؟ کاتەی یاخۆ دەبێت تاوای کۆمەڵگە هەمووی تر بێت دەنگ بێت و ملکەج بێت یاخود ئەبێ بەردەوامی لە قسەکردن ینی ئێوە وەکو دوو ڕەخنەگری دیار هێشتا مادوو نەبوون لە من لە بواری کۆمەڵاتیان ڕەخنەگرم بە دڵنیاییەوە بەشێکی زۆری ئەو قوتابخانە کۆمەڵاسیانی کە هەمووی باسیەکەن هەموو بنتەکان زنجیرێکم بە دوای یەکتریا گیردراون کاتێک کە شیرازی کۆمەڵاتی ناو خێزانە تێکەچێکت باوکێک ناتوانێت ئیداری باشی مناڵەکەی بە سبەین هەر منداڵەیە بێ بە بەڕێوەبەری قوتابخانە گەرم منداڵەیە بێ بە کادری حیزب هەر منداڵەیە بێ بە سەرۆکی حیزب هەر منداڵەیە لە پرۆسی سیاسیە بەشداریەکە لەبەرەوە من بە دڵنیاییەوە هیچ کاتێک بێ ئەمەل نیم و هیچ کاتێکیش هەموو کۆمەلگاکیش بەم قۆناغانەیە ڕۆشتووە زوویان درەنگ ئەم قۆناغی تێپەڕاندووە و هەموو گۆڕانکارە خێرانەی کە لەسەر ئاستی جیهانە ڕۆێن چ لە بواری مۆدرنەتەیە چ لە بواری تەکنەلۆژیایە چ لە هەموو بە شێوەیەک لە شەکان کاریگەری لەسەر ئێمە هەیە و ئێمەش میلەتێکی بەڕاستی نەکبەتین میلەتێکی کەوتونێتە جوغرافیایەکی دیاریکراوە کە هەموو چاودەرومان بە دوژمن دەورە دراوە خۆشمان تا ئێستا نەمانتوانین لا خۆمانە ماڵێکی ئێمەدە یەکگرتومان هەبێ و کلتوری ئێمەدە یەکگرتومان هەبێ ئەوەی چێکە لەو بدبەختیانی دنیای ئێمە کە تەنانەت هاوشارەکانیشمان شارێک لەگەڵ شارێکی ترا قسەی نییە شوێنێک لەگەڵ شوێنێکی ترا قسەی نییە کلتورێک لەگەڵ کلتورێکی قسەی نییە لەبەرەوەی وەکو ئێمە وەکو ڕەخنەگرێکی کۆمەڵاتی ئیش ئێمە کە بەردەوام ئەم فەزا گشتی ئاش بکەینەوە ئەم هێزە سیاسیانە ئاش بکەینەوە و ڕەخنە بگرین بۆی کە سبینە منداڵەکە ئێمەش گەورابێ لە دنیایکی باشترا زۆر سپاسانەکە من دواسەرنجم لە سەقسەی کاکێ من ئەگەر ئێمە میدیاکار هەوڵ بێنم حیزبەکان لەیەک نزیک بن و ئاشتەوایان بۆ بکەین تەسەورەکەم ئەوەشی ماوە ئەویشی دەزن و تاڵانەکەین ئەبێ ئومێدکەین لە بەرژەوەندی خەڵکی کوردستان پێک بێن نەک لە بەرژەوەندی دیفان و عیفانی خۆیان نەکردن چونکە تا ئێستا کردویانە تاڵانی وڵات بۆ زۆر بەداخەوە زۆر سپاسانەکەم زۆر بەڕێزان کاک بەختیار سەعید چاودێری سیاسی و کاکێ من عەبدولقادر توێژەری کۆمەڵاتی سواز بۆ ئێوەش دەستان خۆش هەرش بیاکەم سپاسانەکەم